من ئێستا لە قەزای ماوەتم هاوڵاتیانی قەزای ماوەت ئێستا هاتوونەتە سەر ڕێگا سەرەکیەکە و بەردەم وێزگەی کارەبای ماوەت لێرە خۆپشاندانێکیان کردووە و ڕێگا سەرەکیەکەیان گرتووە ئەوان باز دەوە دەکەن کەمی کارەبای نیشتیمانی هۆکارە بۆ ئەم خۆپشاندان و گردبوون ناڕزایی ئەوان چونکە وە خۆیان دەڵێن نۆ کاتژمێر کارەبایان هەیە وتر کارەبای مولیدەشیان نییە من دەمەوێت لەگەڵ خۆشان قسە بکەم بزانم ینی کارەباکە ئەوە نەکەمە بەو ڕادەیە نیگەران بن و شەقامەکە بگرن و لەو کاتەش هاتوونەتە سەر شەقام کێ هاتووە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بەڕاستی ینی ئێمە لەبەرەوە ناڕزایەتی خۆمان دەرەبڕین ئێمە لە ڕۆژان سعات 4 بۆ 5 ئێوارە کاربامانێتەوە هەتا 2-3 شەو لەگەڵەوە کە هەموو دام و دەستگا حکوومیەکانی ئەم قەزای ماوەت کارەبایان فولە 24 ساعتە کارەبایان هەیە ئێمە لەبەرەوە ینی هاتوونێتە سەرجادە لەبەرەوە ئێمە ژۆکۆوان کارەبا وەرگین ئەجا کاتێک هاتن جۆزەی بیزەمپێڕیان بۆ داناین ئێمە بە وعدیەوە جۆزەی بیزەمپێڕیان بۆ داناین کە 20 ساعت کارەبا هەبێ بەڵام لەسەر وعدی خۆیان نەبوون ئەجا لەگەڵ جەنابی قایم قامی شاخسەمان کردو چوە بەلای محافزەویشی تر ئیشەڵا لەمێک دوو ڕۆژە چاوەڕێ جوابین لەو هەتا وەکو جوابیشمانەیەنەوە ئێمە ڕێگاکە ناکەینەوە بەڕاستی ینی چکە نەنەوتمان هەیە نایڵندار ببڕینەوە زۆپای دارمان هەیە زۆپای دار سار دەبێتەوە شەوانە هەمووی سەرمایە نەبێ کۆمەڵە کەسی بەتەمان هەیە لەوانەیە شێک لە سەرما بمرن کاکە ینی بەڕاستی زۆر باشە بابزانم ئەم هاوڵاتیانەی تر قسەمان بۆ بکەم زانین کێشەی کارەبا بێزگە لە کێشی کارەبا کێشەی چی ترتان نۆتمان نییە کاو کاسبی لێم ناوە ئیژ نییە ئەو قەزای ماوەتی چۆن مۆلیدەتان نییە نیەتی وەڵان نیمانە دانیشتوی ماوەت کە من لەو کەس ئامادە نێ مۆلدێک بێنێ و ئیش پێ بکە کار و کاسبین ئەم گەنجان هەمیان لە ماڵن ئێوە هەموو ماوەت وەڵی ئەم گەنجانەکە ئیشی لە کۆمپانی ئۆرانۆسەکەن بە واستەژ بتەعیم کرد بتوێ جادە پاکێتەوە واستە بکەیت ئیش و کار و کاسبینی لە ماوەتەیە داواکەن لە حکومەت کارگەی هەڵێ بۆم گەنجام دەست بۆ ئێمەش ئیشمانی وەکو خۆمان ئێستا من دوکانی وێنەگرم لێرە ئیش و کار و کاسبی منەوە دوو ڕۆژە بخۆم ئاها دانیشتم بخۆم داواکەن لە حکومەت سێر ئەم خەڵکە بکە نۆتمان باتێ کاکەژیان هیچ نەبێ کاربامان باتە خۆی پێکرێت کارگە جگەران دانا ئەوتا لێرە بۆ سێکەم زانێ مەعەدە 4 نەفەر ڕۆژێک کارەبا لە سەعات 5 ئێوارە یەکەوە تا سەعات 2 بڕێ لە 2 لە 3 ئەبڕێ نیو شەو بەڵێ سەعات 4 ئێوارەیەتەوە ئەوە کارگەی گەندانەوە بڕۆن سێکەم بۆ خۆتان هەموو فیلیپینی و هەموو هندیە ئەوە کارگەی گەندانەوە شابەتە مەبەستمە بزانم کە هاتوونەتە بەردەم وێزگی کارەباکە لێرە چیان جوابدانەوە هیچ جناب قایمقام وەڕە بەلای جناب محافظ قسەی گەڵاکاڵە کارەباکەیان بۆ زیاب بکەن کاکەجان کاربای کەس نەبڕن باوە دایر مافی خۆیتی با کارەبای هەبێ ئێمەش کاربەمان نەوێت تر 20 کاتژمێر کارەبایان پێیان پێش ساڵە لەون پێش بەڵە هەبوو چەندێکە ئاواکەم ئێستا ئەم ساڵە نییە ئەم ساڵە تقریبا 10 ساعت کاربەمانێنە زۆر کەمە بەشمان ناکە یعنی نیوە شۆ بێ ڕەقبینەوە نەوتنیشیان پێ نەداون نانۆتی نایەتێ نانۆتمان وەرنەگرتووە غاز گران بووە کار و کاسبی نییە یان بەم خەڵکە بڕۆن زی بکەن بڕۆن چەتەی بکەن خەڵ بچی بژی فەرموویە من بچی بژن هێڵدەی چی بکەم من فەرموو نیشم نییە فەرموو دوکانم هەیە مۆڵەتمان بۆ حکومە ملیۆن چوارسەمان بۆ حکومەت کوانێ حکومە چیم بووەکە کوا سندیگا چیم بووەکە ئەم هەموو خەڵکە بین بێ ئیش و کارە هەمووشی ڕۆشن نایە ڕخسە بکەن هەموویان خۆیان شارۆ نایە ڕخسە بکەن تۆ ئیشت چییە من فەرمانبەرم مامۆسام لە مەکتەب باشە ئەو موچەی کە پێدەدرێ ئەوە چەند ماندوو مانگ جارێ بەشی نەوت و بۆ نمونە پێداویستەکانی تر دەکا نەوەڵا بەش ناکە موچێکی ینی دوو مانگجارێکیش نییە ینی ئێمە سا خۆمان ئەڵێن دوو مانگجارێک ئەمە ساڵی 2020 پەڕی 4 موچەمە وەرگرتەوەیش بە لێ بڕینەوە وایە کەواتە بەشی هیچ ناکات ینی من پێم وایە قسەکردن بۆ حکومەت بێسوودە چونکە حکومەت باکی نییە لە هیچ شتێکە ینی تۆ مزاهەراکەی نایکەی خەڵگێتە سەرجادە ینی ئەم خۆپیشاندانانەی دوایی من پێم وایە حکومەت خۆی زەرە دەکات ینی ئەم خۆپیشاندانەی ئاخر من پێم وایە وەکو چۆن یاریزانێک لە سەحایە کارتی زەر وەرەگرێ کارتی زەر ببڕوە بڕوا بکە ئەم جارە خۆپیشاندان بکرێ خەڵک ینی من لەو قەناعەتیان بە چەکێتە سەرجادە ینی ئەو بەڵامەوان باکیانی من پێش مزاهەرەکە لەگەڵ ینی بەرپرسی هینا قسەم کردەوە پێم وتووە ینی هاتن بە من کەناڵێکی خۆیانێ نابوو سوپاسی حکومەتکەم نەمکرد کە وتم وەزعەکە گاڵتایان بیا ینی خۆیان نازانم وەکو شتێکەڵی مەستن لەو شتانە کەچی گاڵتایان لە هەر ینی دوازان 5 ڕۆژی پێ نەچوو وەزع تەقیەوە بەسەریانە چەندێکە لەسەر ئەم شەقامەنکی هاتوو بۆ لاتان گوێتان لێ بگرێ بزانێ ینی چیتان پێڵێ سەبارە بە داواکاریەکانتان واللهی نزیکی ئەوە 2 ساعات بۆ 3 ساعات دەبێ ینی خەڵک لەسەر ئەم جادەیە کەس نەهاتوە تەنها قایمقام هاتووە قایمقامیش ڕاستی قسە لەگەڵ سەر و خۆیە کاویش ینی باوەڕ ناکەم جوابێکی وتەوە بێ خەڵکیش بێ ینی لەگەڵ بەڵێنەکانی حکومەتە هیچ سیقێکی بە بەڵێنەکان نەماوە قایمقام ماڵێ بۆ خۆتان بڕم بۆ لای محافظە بڵێن ئەمە چی بکەین ئەگە تۆ نەچی ئەمە چی لێ بکەین
ئەڵێ بۆ خۆتان بڕۆن لێ بزانە چتان بۆکەن ئەو محاتەیە 24 ساعت کارەبایت هەیە ئێ بۆ نایدەن بە ناوماوەت ئێمە پاییزان و بەهاران کارەبا فولە خەڵک لە دەرەوەیە ئێستا بافولیکەن ئەڵێ بۆ خۆتان بڕۆن قسە بکەن لێ ئەوە کەی ژیانە دەستان خۆش دیارە ئەوە قسەی ئەو هاوڵاتیان بوو لێرە تۆ ئەتوێ قسەیەک بکەیت سەرەتا بەخێتتانەکەی لە کەناڵەکەی ئێوە لە کەناڵەکەی ئێوە بۆی ئەو مەسئول و بەرپرسانە بزانن من بە ناوی بەس قەزاکەەوە قسە ناکەم بە ناوی لادیەکان بە ناوی گونیشتەکان و هەر هەمووی کە تقریبان 72 بۆ 82 گوندە بەنسبە قەزاوەنا هەموو لادیەکان هاتوون داوای ئەم مافە سروشتەی خوانەکەن کە بەسیترین شتە بۆ ژیان کە دەبووایە زۆ عیبە بۆم حکوومەتە کە باچی بۆ هیچ یەک نییە ئەو جادە قیرە بسووتێ و هەڵکەندرێ لای مەبەست نییە ئەم خەڵکە بکوژرێ خوێنی بڕیژێ هیچی لا مەبەست نییە چونکە ئەو بەڕاستی خۆ بە خاوەنی ئەم کوردستانە نازان خۆ بە خاوەنی ئەم ناهەرێمە نازان کە ئەوان کردوان بە هەرێم ئەمە ناهەرێمە هەرێمەتی قەت ئاوا بۆ شێوە بەڕێوە ناچی ئەنجا لەم کەناڵە جوانی ئێوە با ببیستێ با ئەو بەرپرسانە ئاگان لەم شتەی بێ با من لە زمانی خۆمەوە دەڵێم و بە شایدی ئەم هەموو خەڵکەی نەڵێن شار باژەر مشکیلەی نییە دەڕێ شار باژەر مشکیلەی نییە هیچ خۆ پیشاندا ناکە شار باژەریش وەکو سەیساق و هەموو قەزا و نەحەکانی ئەم هەرێمی کوردستانە مشکیلەی هەیە بەڵام ئێمە وەکو دەزانی وەکو شتێک ئێمە هەموو کاتێ ئەم تەشێ ناڕێسین بۆ ئەوان و ئەمە لێ نادێنەوە بۆ ئەوان بەڵام ئێمە ئەمڕۆ لە 2 ساعت 3 ساعتە ئێمە ئەمەمان کردووە قەراریشماندا هەر هەمومان هەتا جوابێکی ئەم خەڵکە نەدانەوە بزانن ئێمە با بزانن کە بەرپرسان کاتێک کە قساکەن ئەڵێن شارباژەر لانکەی شۆڕشەکان بۆ قوربانییاوە هێندەی قوربانیەکانی ئیشی بۆ کراوە خزمەت کراوە لانکەی شۆڕش بووە قوربانی داوە هەموو شتێکی دابە بەڵام پیاوەتیەکە و چاکەکەی ئەوان ئەو سفەتەی ئەوەی کە باداشی خەڵکە دەنەوە ئەمەیە کە ئێمە دەیبینین ئێساوەتا بێکارەبین کە مافێکی سروشتی هەموو کەسێکە ئەنجا بەراستی ئێمە نەچون بینەنەوەتی مەسئولەکان تەقینەوە ئێستا ئەگەر ئێمە هەر کەسێک لەم کەسانەی ئێمە بچوینە بۆ سە بیرەندەکانی بابە گورگور و ئەبای حەسەن و ئەم بیرەنەوتانە بچوینە بمان تەقان نایوانێ ئێستا هەمویان سەربڕی بوون بەڵام بۆم خیرە چونکە ئەوان بەرپرس خوان بە ساحەبی شاباژەر نازانن شاباژەری چی شاباژەر بە یەکە ئێمالیان کردووە شاربەر کەسی تێدا نیە نەختێکی چڵکە و خۆری تایە کە لرڤ لێ دێن بۆم حیزبانە دەچم بۆ کۆمیتە و ناوچە ئەم سەراوسەر ئەم جەماعەتە بۆ خوان شتێکیان دەزەکەوێت دەچێت لە کۆمیتە ناوچە دوو چاخۆنەوانێ و ئاگاشیان لە قوربەسەری ملت نییە ئەمە کەنجێ ژیانە ئەمە کەنجێ ژیانە ئێمە هەتا ئێستا غازێکیان داینێ بە 1500 ئێستا هەر دوێنێ لەسان کردین بە 8500 مە ڕاستە سەیرەکەن کارەبامانەیە کاکە کارەبا کابرا نەخۆشە کابرا سەیرەکەی گوڵەپێکی هەڵکردووە بۆ منداڵەکەی نەترسێ تەماشاکەین لە سەعات 2 شەو کارەبا لەم خەڵکە سەعات 2 شەو کارەبا لەم خەڵکە دەکوژێنەوەنێ ئەمە ڕاستە یعنی ئەم شارباژەرە ئێمە کە کارەباکان بۆ هێناین هەموو دەیەک مۆریدەی هەبوو هەموو دەیەک من بۆ یەکشێکم کە ساحەبی ئەم قسەی خۆمە من خەڵکی گوندی دەشتێ بەس من ئەم قسادە کە دەیکەم بە ناوی گوندەکەی خۆمە و نایکەم ئەم پێداویستیەوە ئەمانەی کە من داوای دەکەم هەموو یەک بە یەک ئەم کوندی شاباژەرە خاصن قسەی ماوەت هەمووی ئەو داواکاری هەیە هەموو مۆلیدەمان هەبوو مۆلیدان بۆ هێنابووین بەڵێ یارمەتیان نەداین ئەو کاتێک کام دزانە پێ نەگەشتون ئەو کاتە بوو کە نەوتەکەی شیواشوان دێنا لە معمەری شەکرەکە بە تەسفێکان داکرد و داندا بە ئێمە نەوتیان دێت ئەو کاتی ئەمان حکومەت بوون ئەو کاتێک ئێمە چاوەڕوانی شتی زیاتر مالیەکردن بەڕاستی ژیانی تۆ ئەوە باسی کۆنەکەی کە چی کراوە ئێستا ئەو تەمەنی کە لێرە بەسرت بردووە لە ینی قەزای ماوەتە لە حکوومەتی کوردی لە سەرەتاکانی تا ئێستای باشتریان پێشتری قوربان پێشتر باشتر بوو چونکە لەبەر ئەم دزانە پێ نەگەشت بەڕاستی دزەکان پێ نەگەشت دەزان چۆنە نەوتەکە بەداندا بە خەڵکی سوتەمەنەکان دێنا بەڵام کە دزەکان پێگەشتن با یەک قسەی کرد بۆ بکەم من داخم زۆرە سەرەتا کە دەستیان پێ کرد لە معمەلی قیلی و فاریشەکە و گرێدەرەکە و عادیلەکە و گرێدەرەکان بر بۆ ئەوروپا هەمویان بر بۆ ئێران فرۆشتیان دوای ئەوە کە ئەوە کۆتایی هەن دەستیان پێ کرد چی بەرنامەیەکی زیاتری دزی بە قۆتیان دروست کرد هاتن تەسفیان کرد ئەم نەوتەکان بۆ تەسفیە کردی بۆ تەسفیان کردی
دوای ئێوە کە نەوتەکان هێنا نەختەدان بە خەڵک نەختی خدانە بە خەڵک دوای ئەوان کە دزەکان گەورەتر بوون بەرەبەرە زلزل بوون چونچیان کرد هەرچی نەوتە ئێستا دەڕوە بۆ ئێران و ئێستا دەڕوە بۆ تورکیا و ئەنجا هەر ئێشێکیان هەر لە ئێشان سنوورێکی زۆران ئەو داوێتە بە ئێران و ئەو داتی بە تورکیا خەڵکەکە بەڵا کرد ئەمازە بەنسبەت من ژیانی منەوە برا من ژیانم هەر نییە سێ دانەکەرت من بۆ خۆم من خەریجی پۆلی 86 بۆ 87 خوایەت و ئاگال لێ ئەم قسەیەکەم ئەو خوای ئاگال لێ سێ کەرت معاملەم کردە لە دایرە ئۆقاف من بە شادەی سێ سانوی 86 بۆ 87 لە دەیەکەی خۆمان بم کە بە ئۆقاف خوا بۆ پرسەوە چونکە سەرم دانەونا بۆ هیچ مەسئولێکی بۆ پرسێک بۆ هیچ کەس سەرم دانەوە خوا بۆ پرسە سێ معامل ئێستا معاملەکەم لە بادانەوە بۆ ئۆقاف خوا بۆ پرسەوە ئێستا تا ئینە نەکردم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵام داوامان ئەوەیە کورە واتی نەگەن کە شارباژێر هیچ مشکلەی نییە برا شارباژێریش لەو مشکلانەی وڵاتان بەردە دیارە ئەمەی دەبین دەمەوێت دیمەنی بەردەم ینی وێزگەکەش بگوازمەوە کە ئەم وێزگەی کارەبا کە لێرەیە ئەوان نیگەرانیەکانیان لە کەمی کارەبایە کە هاتوونەتە ینی بەردەم وێزگەکە داوای ئەوە دەکەن کە لێرە کارەبایان وەک پێویست بدرێتێ وەک پێشتر کە بەڵێنیان پێدراوە جۆزە بیزەمپێریان بۆ دانراوە 20 کاتژمێر کارەبایان پێ بدرێ و هاوکاریش کراون لەوەی کە مۆلیدەیان هەبێ بەڵام ئێستا مۆلیدەیان نییە و لەو 20 کاتژمێرەش ئێستا بووەتەوە 10 کاتژمێر و 9 کاتژمێر کە ئەوە ژەوانی نیگەران کردووە و باز لەوەش دەکەن ئەوان کە ئێستا شقامەکەیان گرتووە هەر بەردەوام دەبن لە ناڕازەیەکان هەتا ئەوەی کە بەرپرسان دێنە سەر خەت و وەڵامیان دەدەنەوە ئەمڕۆ قایم قسەی لەگەڵ کردوون بەڵام دیارەوی توێتی داواکارەکان ئەگەێنمە سەروی خۆم تاوەکو بزانم چیتان بۆ دەکرێت و پاشان وەڵامیان دەداتەوە. بەڵێن چگە هەرێمە کارزان تارەقە لە قزامەوە گەمە بگەلێکی سپاس لەسەر زانیاریێنتە.